لەمپەریان دروست کرد لە بەردەمی بڕیارەکەی دادگای فیدراڵیا کە 3 خاڵی سەرەکی هەبوو. یەکەمیان پرۆسەی تەوتین بکەن نەیان کرد، هاتن هەژماری منیان بە جۆرێ لە جۆرەکان هێناوە لەمپەریان بۆ دروست کرد. دووهەمیان هیچ مانگێک نەیانتوانی لە کاتی خۆیان لیستی موچە بنێرن بۆ بەغا و لیستەکەش پڕ بوو لە هەڵە و پەڵە و کەم و کوڕی و بەردەوام تێبینی لەلایەن چاودێری دایرایی عێراقەوە بوواتەوە مانگانە میزانی مڕاجعەیان ڕەوانەی بەغا ناکرد. خاڵی سێمیان داهاتی ناوخۆیان ڕادەست نەکرد کە بەپێی یاسایی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە کێشەی نەماوە، بەس لە ڕووی هونەری و پراکتیکی و ئیداریەوە بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان لەمپەری بۆ دروست کرد و پابەند نەبوو بەوەی کە ئەم خاڵانە جێبەجێ بکە. ساڵی 2025 بۆ موچەی فەرمانبەران گرفت دروست نابێ. بەڵام ئەگەر ئەمان دروستی نەکەن، بەڵام ئەگەر هەرێم پابەند بێ بە ڕێکارەکانی یاسای بودجە و بڕیاری دادگای فیدراڵی پابەند دەبن وەکو ئەزمموی ڕابردوو پێمانەڵێ زۆر دڵنیانین لەوەی پابەند دەبن. بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ لە پار باشتر بۆ هیوادارین ساڵی داهاتوش لەم ساڵ باشتر بێ کە ئەمە شتێکی مژدە دەرە و لەگەڵ هەموو ئەمانشا دەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هوشیار بن و زوڵم قبول نەکەن. یعنی ناکرێت تۆ دەسەڵاتێک 33 ساڵە زوڵم لێ بکە، حەقت بخوا، مافت بخوا. لە هەموو سێکتەرەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە زوڵم ئەکرێ و ستەمەکرێ.